من و ئێوەش هەمومان هەموو ساڵێک هەر کەسەمان تەمەنمان چەند ساڵە ئەوەندە جار بە پێی تەمەنمان هەموو ساڵێک بە تاریخی مردنمانە تێئەپەڕین. هەموو مانگێک بەو مانگەدا تێئەپەڕین کە تێیدا دەمرین، چونکە هەر کەسێک لە ئێمە دیاری کراوە ساڵی ئەوەندە دەمرێت، دوای ساڵەکە لە فڵان مانگ، لە فڵان ڕۆژ، لە فڵان شەو، لە فڵان دەقیقە ئەو ئینسانە وفات دەکات. کەواتە هەموو ساڵێک ئێمە بە تاریخی مردنی خۆمانە تێئەپەڕین، چونکە یەکێک لەو ڕۆژانە لەو 365 ڕۆژە ڕۆژێک ڕۆژی مردنی ئێمەیە. ساڵێک لەو ساڵانە بێگومان کۆتایی بە ژیانمان دێت. کەواتە ئاگادار بین، چونکە هەر کەسێک لە ئێمە ساڵێکمان هەیە، مانگێکمان هەیە، ڕۆژێکمان هەیە، شەوێکمان هەیە، سەعاتێکمان هەیە، دەقەیەکمان هەیە، دەبێت لەو دەقەدا بمرین. خەڵکی وا هەبوو پارەکە 2024 لە ژیانە بوو، بەو مانگا تێپەڕی بۆ نمونە مانگی 5 بوو، زیندوو بوو، بەڵام مانگی 5 2025 وەفاتی کرد، وەکو نمونەیەک. کەواتە ئێمە تێئەپەڕین ساڵانە بە تاریخی وەفاتی خۆمانە، بە تاریخی مردنی خۆماندا، چونکە خوای گەورە دەفەرمێ وەلەن یوئەخیر الله نەفسا ئیذا جاء ئەجەلها. کاتێک کە ئینسان کاتی مردنی هات، خوای گەورە یەک چرکەیەک ئەو مردنەی پێش ناخە و پاشی ناخات، تاخیر نابێ بە هیچ جۆرێ. کەواتە ئاگادار بە لەم ڕۆژانەی کە دێت و دەڕوات، لەو مانگ و هەفتانەی کە دێت و دەڕوات، ڕۆژێک لەو ڕۆژانە ڕۆژی وەفاتی ئێمەیە. فڵان مانگ، فڵان ڕۆژ. خوا ڕەحمی کردووە ئێمە نازانی چی ڕۆژێک دەمرین. ئەگەر بیانتەوە فڵان کەسە دووشەمە دەمری، بۆ نمونە دووشەمە، ئیتر تۆ هەموو یەکشەمە و شەمەیە ژیانە دەبۆ دۆزەخ، تەواو. بەڵام ڕۆژێک دێت یا جومعەیە، یا شەمەیە، یا یەکشەمە، یا دووشەمە، یا سێشەمە، یا چوارشەمە، یا پێنجشەمە، تۆ دەمریت، مەجاریتیان نییە. کەواتە هەموو کاتێ ئێمە بە ڕۆژی، بە ساڵ و بە مانگی وەفاتی خۆمانە تێپەڕین. بەڵام گرنگ ئەوەیە دەرزی لێوەرگرین، گرنگ ئەوەیە بزانین ڕۆژێک دێت سەرەمان دێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەیفەرموو هەموو ڕۆژێک دەڵێن فڵان کەس مرد و فڵان کەس مرد، بەڵام دڵنیا بە ڕۆژێکیش دەڵێن عومەری کوڕی خەتاب مرد، ڕەزای خوا لێ بێ، مردیان نەمرد. بەخوا هەموومان ڕۆژێک دێت سەرەمان دێت. کەواتە پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە هەموو کەسی عاقڵتر و ژیرتر کێیە؟ ئەفەرمێ ئەو کەسانەیە ئەکثەرهم للمەوت ذیکرا وأحسنهم لما بعده استعدادا أولئك الأكياس. ئەو کەسانی کە زۆر بیری مردن دەکەنەوە، دەیەوێ حرام بکە، دەیەوێ زینا بکە، دەیەوێ خەڵک بکوژێ، دەیەوێ زوڵم بکە، دەیەوێ غەش بکە، حرام بخوا، بەڵام بیری مردنی دەکەوێتەوە نایکات. و ئەو کەسانی کە خۆیان جوان ئامادە ئەکەن بۆ مردن، بۆ دوای مردن، أولئك الأكياس، ئەوانە عاقڵ و ژیرن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم. کەواتە حتا زیاتر لە مردن بترسی، لە دوای مردن بترسی، مەمەسمان مردن دوای مردنە، ئەوە ئینسان زیاتر عاقڵ و ژیرترە. حتا ئینسانیش گوێ بە قەبر و قیامەت نەدا، زیاتر حاشا لەو ڕیبەڕێستان کەم عاقڵترە. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بین، ڕۆژێک دێت لەو ڕۆژانەی ساڵدا کە ئێمە هەموو کاتێک تێئەپەڕین، ڕۆژێک دێت ڕۆژی مردنی ئێمە دەبێت. گرنگ ئەوەی خۆمان ئامادەکەین.